ڕەوشی ئەمنی ناودوو زۆر باشە بە هاوبەشێکی باشەیە لە بینی ئاسایش وێزەکانی پێشمەرگە وێزەکانی ناوخۆ و بە تایبەتی هێزی بەرگری فریاکەوتن و دژە تیرۆ ڕۆمان لە ناوشارە هەند وەکو بڵێ خەتێکی ئەمنی ناوشارمانە لەگەڵەوەشە تا ئێستا هیچ هێزێکی کە نەمانێشتووە دزە بکاتە ناوشارەوە لە کاری تیرەروسی هەڵسەیان وەکو ئەو ڕووداوانی ئەمڕۆ لە دیالە ڕوویە تەقینەوە بێ یا خۆکوژی بێ ئەو کارە تیرروسیانە ڕێگریکی باشی لێکراوە. ئەویش بەهۆی سەنگەرەکانی پێشمەرگە کە تنگ و تۆڵ و قایم و هیچ دزەیەک ناتوانن لەو سنوورە بکرێتە ناو شارەکەەوە لە ڕووی ئەوەی کە هێزەکان چەند جارێکە داعش لەم لاولولا ئێرشێکی بچووکیان دەست بەشانێکەکەەوە گەڕێتەوە ئەمانش تەنها دوو هۆی هۆیەکیانەوەیە کەیانەوێ وەکو بڵێ ئیسپات جدودێ وەکو بڵێن هێزێکمان هەیە و معنەویاتی هێزەکەی خۆیان بەرزکردنەوە ئەو هێزە شکستوادی کە ڕایان کردووە لە دەوروبەری مووسڵ و شوێنەکانی کە لێرە کۆبوونەتەوە ئەمە لە ڕوویەک لە ڕوویەکی کەش ئەیانوێ وابزانن کە عملی عویجە هەر کاتی ئێمە دەست پێ بکەین ئەوان بەم کارانە ئێمە تاخیرکەنیاتە دوای خن لەبەرەوە ئەمەشەکەوێتە سەر حکوومەتی عراقی تا ئێستا نایڵێ و عملیە دەست پێ بکە ئەگەر ئەو عملیە بکرێ پێم وایە ناوچەکە زۆر ئارامترە بێ ڕێگەکان زۆر باشترە بێ و کردەوە تیرۆسیەکانیش ئەگەر بگرە لای منتیقەی تکریتەوە تا ئەگاتەوە دیالە نابێت ئانی بەرەو نەمانەچن ئەم پەلە قاژەی داعشش لە مووسڵ هەمووی بۆ ئەوەیە کە لەوێ شکستێکی زۆر گەورانیە ناوە بەس ئەمەشەکەوێتە سەر کەم تەرخەمی حکوومەتی عراقی کە ڕێگەندایە ئەو عملیە لە هەمان کاتە ئێمەش بیکەین لە حەویجەوە بینەوە لە ریاضەوە هەتا گەڕاتەوە بۆ پشتی غێدە و منتیقی ئەم سنوورەی دەشتی ئێمە گێتەوە سەر چای حەمرین لەبەرەوەی تاکە دوو هۆیەکی کەش هەیە منتیقی حەمرین و جسری زەرگە شوێنی استراتیژیە بۆ ئێمە هەم لە ڕووی هاتوچۆ بەرە و تکریت و منتیقانی خوارەوە بەسێتەوە هەم لە ڕوویەکەوە بە شێوەیەکی کەش ڕێگەی وەکو هیچ سەرچاوێکی دارایی داعش نەماوە پێم وایە تەنها ئەو منتیقانەیە کە لە دەستی حکوومەتی عراقیە لە لای تکریتەوە ئەتوانێت ئەوانش ئەگەر هەمانجی بکەن ئێمە هەمانجێ بکەین لەگەڵیانە ئەو شوێنانیان پێ پاکەینەوە لەوێش نیان هێڵین ئەمە خۆی هەمووی ڕەوشی ئەمنیەکەی منتیقە سنوورەکە هەموویەکێتە سەر حکوومەتی عراقی کە تاکو ئێستا ڕێگەیەک نایە تا ئێستا موافق نییە لەسەر ئەمەش نازانم هۆی لایەنی سیاسیە یان خۆی شێوەیەکی وا نایە بەدەستەوە کە بتوانە ڕێگریەکەش لە ئێمە بکە ئەو ئیشە بکەین.